لە پێشەوە ئیشارەم پێکرد لە بینی دوو سازمانی کوردی ڕۆژهەڵاتدا ji bo yadê bîstemîn salvegera terorkirina Serokê Partiya Demokrata Kurdistana Êranê Dr. Mihemed Sadiq Şerefkendî civîneke berfirel darket. Hêzên siyasî yên Kurd û Kurdistanî û her wiha Serokê Networka Swêd Kurdistan di Perlemana Swêdê de berêz Fredrik Malm ve xwendê civîna bîranîna terorkirina Dr. Mihemed Sadiq Şerefkendî bûn. ئێمە ئێستا ئەوڕۆ لێرە کۆبووینەوە لە شاری ستۆکۆڵم بۆ یادکردنەوەی یادی شەیدانی گەورەمان شەید دکتۆر سادق شەرەفکەندی و هاوڕێیانی کە 20 ساڵ لەمەوبەر لە شاری بێرلین ترۆر کران. ئێمە دەمانهەوێ بۆ بۆنەوە کە هەموو وڵاتانی سکەندناڤی لێرەدا بەشدارن کوردان لە وڵاتانەوە هاتوون بۆ ئەوەی کە یادی ئەو شەیدە گەورانە بکەینەوە. دەمانهەوێ پێیان بڵێن کە ئێمەی کوردان هەمیشە بەردەوام دەبین لەسەر خەباتی ئەو خەباتەی کە ئەو شەیدانە چەند ساڵ هەوڵیان بۆ داوە و تێیدا لە ناوچوون بەداخەوە. دەمانهەوێ داوا لە هەموو کوردان بکەین کە هەمیشە یەکگرتوو بن بۆ ئەوەی کە ئێمە بتوانین ئاواتی ئەو شەهیدانە و هەزاران شەهیدانی تر وە دووی بێنین و قەت دژمنانمان بە خۆمان خۆش نەکەین. Dr. Mihemed Sadiq Şerefkendî di hevdê îlûna sala 1992 da li bajarê Berlîna Almanya li gel hinek hevalên xwe hatibû terorkirin. Heval û dostên Partiya Demokrata Kurdistana Êranê ji welatên Bakurê Ewropa li paytexta Swêdê civiyan ji bo vê bîranînê. Axaftinên beşdaran diyar dikir ku beşekî mezin ji Kurdên Rojhilatê Kurdistanê li ser rêbaza Qazî Mihemed, Qasimlo û Şerefkendî berdewam bûn û dê berdewam bin. La mێژووی gelî Kurd pڕە لە کەوتن و هەستانەوە. ڕەنگە دوژمنانی گەلی کورد بە شەهیدکردنی دکتۆر سادقی شەرەفکەندی و دکتۆر عەبدوڕەحمانی قاسملوی ڕێبەرمان هەوڵیان دابێت یا بە شەهیدکردنی ڕێبەرانی دیکەمان هەوڵیان دابێت شۆڕشی کورد بەنووسیا بێنن، شۆڕشی کورد بەرەو دواوە بەرن. بەڵام هەموو کاتێک ئەو کەوتنانە بۆ ئێمە بووەتە قوت و هەستانەوەیکی گەورەتر کە شۆڕش بەرەو زیاتر تاودراوە، بەرەو پێشتر چووە بە دڵنیاییەوە شەهید بوون و خوێنی ئەو شەهیدانە دەکەینە هەوێنی یەکگرتن، دەکەینە هەوێنی سەرکەوتن، دەکەینە هەوێنی دروستبوون و قایمکردنی ئەو حکوومەتە کوردیە کە ئێستا لە باشووری کوردستان دروست بووە کە بە دڵنیایی دەبێتە هەوێنی سربەخۆیی کوردستانی گەورە و ئازادی کوردستان. Li gor beşdarên vê bîranînê tevgera rêzgarîxwaza gelê Kurdistan li her çar aliyê Kurdistanê bi terorkirina serok û rêberan tu carî ranaweste û ev netew dê bigihêje mafên xwe yên rewa. Salih Kobanî Kurdistan TV, Stockholm.